بسم الله الرحمن الرحيم نيابة عن الشعب. لەگەڵ ئامادەسازیەکان بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران و هەڵبژاردننی سەرۆککۆماری نوێ عێراق و هەرێمی کوردستان بە دۆخێکی سیاسی ناسەقانگیردا تێدەپەڕن. لەو نێوەندەدا کورد بە پەرتەوازایی چۆتە پرۆسەی سیاسی نوێی عێراقەوە. لەو چوارچێوەیەدا پارتی لەگەڵ سەدر و سوننەکان هاوپەیمانی ڕزگارکردنی نیشتیمانیان پێکهێناوە بۆ پۆستی سەرۆککۆمار ڕێبەر ئەحمەد کاندیدیانە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی شیعەکان ڕێککەوتنی کردووە. چاودێران و ڕۆژنامە نووسانیش نایشاردنەوە بەشێک لەو ڕووداوانە لە گۆڕەپانی سیاسی عێراقدا دەگوزارێن بەرەنجامی ململانەی هەرێمی و نێودەوڵەتیەکانە. بوون بە بەشێک لەو ململانەی کە لەسەر پۆستی سەرۆککۆمار هەیە لە نێوان وڵاتە ئیقلیمی و زلهێزە جیهانیەکان کە لە عێراق ئەو ململان و تەصفیح حساباتی خۆیان دەکەن، بێگومان هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبن بە قوربانی لەو ململانەیانەدا. بۆ نمونە بینیمان لە ماوەی ڕابردوو هەم لە ڕووی موشکبارانکردنی هەولێرەوە زۆر جاروا لێک دەدرێتەوە کە ئەمە بەشێک بێت لەو دەرەنجامی ئەو ململانەیانەی کە لە عێراق هەن، یاخود زۆر جار بوون بە تەرەف لە نێوماڵی شیعە و سوننە وای کردووە کێشەی دارایی لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان دروست بکرێت. هەموو ئەمانەی کە لە عێراق ڕوودەدەن ئەو ململانەی کە لەسەر ئەو پۆستە هەیە کاردانەوەی هەیە لەسەر ژیانی تاک بە تاچی هاوڵاتیان. چاودێرێکی سیاسیش پێی وایە تەواوبوونی نیسابی یاسایی بۆ کۆبوونەوەکەی ڕۆژی شەمەی ئەنجومەنی نوێنەران زەحمەتە. گەر نەشتواندرێت پۆستی سەرۆککۆمار یەکلا بکرێتەوە ڕەنگە پەرلەمان خۆی هەڵبوەشێنێتەوە. بەتایبەت لە ئێستادا 118 پەرلەمانتار هەوڵ بۆ ئەوە دەدەن. من بە قەنەعەتی خۆم ئەگەر تەواو ببێت نیسابەکە تەواو ببێت ناگاتە ئەو ڕێژەیە کە مەبەستە بۆ سەرۆککۆمار و ئەگەری دووەمیشەیە هەڵوەشاندنەوەی 118 پەرلەمانتار کار لەسەر ئەوەی دەکەن ئەسڵان پەرلەمان هەڵبۆشێتەوە و سێیەم خاڵ بچێتە محکەمەی اتحادی قەرار لەسەر ئەوەی بدات پەرلەمان هەڵبۆشێتەوە. بە شێوەیەکی گشتی پەرلەمانی عێراق بۆ دوو بەرە دابەش بووە کە هاوپەیمانی ڕزگارکردنی نیشتیمان و لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی شیعەکانن. لە ئێستاشدا هیچ یەک لە لایەنەکان و هاوپەیمانیەتەکان ناتوانن بە تەنها نیسابی یاسایی تەواو بکەن. بەو پێی کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردنی سەرۆککۆمار پێویستی بە ئامادەبوونی 220 پەرلەمانتارە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.